ناوم صالحة ماوەی 3 ساڵە بەخۆ بە هاوسەرەکەم چێشخانەیەکی سەرپێمان دانایە. هاوکارمە زۆر هاوسەرەکەشم بە هاوکاری وی نەبی ناتوانم ڕاستی ئەوی شانە بکەم چونکە ئیشی دەرەوە زیاتر هەموو ئەو لۆمەکات حساب بکە کڕین و هینانەوە و ئەوانە هەموو ئەوە کات. هەفتەی 2 ڕۆژانمان هەیە چێشخانەکەمان کراوەیە، دووشەمان و پێنجشەمان. لە خوای بە زیادیبی خەڵکەکی زۆرش لێ ڕازیە. هەیە لە هەولێرە دێت لۆ سەر و پێ خواردنەکەی، بەخوا هەیە لە سلەیمانی دێت ئەوڵە چونکە خاوێنە و یعنی سەرپێکی بەتامە. دوایە ئەگەر شوشتنمەوە جوان لێرە سەروبەرم کردن ئەو جارە بەمەوە ماڵێ دانیان لۆ ئازرەکەم حساب بکە دانیان تێ ئەەکەم ئەو جار دیسان دییان هینینەوە ئێرانە. ئێستا 2 دانم ئازر کردیا حسابکە ئەوە یەکێک بە برنجی درێژەیەکە چش بە برنجی کوردیە. برنجی کوردیەکە باویە و کشمیش و قیمەم تێ کردیا. برنجە درێژەکەش زیاترە و قیمەم تێ کردیا. ئەوە جیپەی تەڕادیە، ئەوەش جیپەی ورجیە. هەموو شتەکان پێکەوە سەرنانین، پێچکەکان بە جیاواز وە سەرنین، گۆشتی سەرچی بە جیاواز، ڕیویەکانیش بە جیاواز، جیپەکانیش بە جیاواز حساب بکە ئەوەش تەڕادەکەش بە جیاواز، هیچ شتێک لەگەڵ یەکتری تێکەڵ ناکەین. ئێستا سەرپێیەکەمان کوڵایە حازرە بۆ مشتەریەکانمان. ئێمە هەموو ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە کاتژمێر 5 بەیانی لێرانەینە، هەتا هەندێک ڕۆژ وابی هەتا 12 نێوڕانێ، هەندێک ڕۆژ هەتا ئێوارانش حساب بکە ئەمینێتەوە. سەرپێیەکەمشمان نەفەری بە 10,000ە. بڵێ پێچکمان هەیە، ورگمان هەیە، تەڕادمان هەیە، ڕێویمان هەیە، گۆشتی سەرکمان هەیە، زمانمان هەیە، هەموو بابەتەکانمان هەیە لە سەرپێیەکان.